سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە ئیدارەی سەربەخۆی سۆرانی وا دیارە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە چل کۆمەڵە بوونیان هەیە و کار و چاڵاکی خۆیان ئەنجامەدەن و هاوکات بەپێی یاساش دەبێت 2 ساڵ جارێک کۆنفرانس ئەنجام بدەن بە وردەکاری لەسەر بابەتە و چەند پرسێکی دیکەی پێوەست بە کۆمەڵەکان عەقید هەرێم فازڵ میوانی منە سڵاوت لێبێتەوە کاتت باش گەر بۆمان باسکەی بەگشتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەند کۆمەڵە بوونی هەیە. ئەو کاتتان باش سەبارەت بە کۆمەڵەکان تەبعاً ئەمە یاساکی تایبەت بە خۆمان هەیە لە کۆمەڵەکان کە ساڵی 93 دەرچووە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە 40 کۆمەڵە بوونیان هەیە ئیجا بە ناوی جیاواسەیە سەنتەری ڕۆشنبیری هەیە ناوەندە ئەنستیتیوتە یەکێتیە سەندیکایە هەموو ئەوانە لە زەمنی یاسای کۆمەڵەکانەوە مامەڵەیان لەگە دەکرێت ساڵ لە ناوەڕاستی ساڵی ڕابردوو نووسراوێکمان بۆ هات لە وەزارەتی ناوخۆ کە پێویستە لە ماوەی 6 مانگ هەموو کۆمەڵەکان کۆنفرانسی خۆیان ئەنجام بدەن بە پێی یاسای کە تەمەن 2 ساڵ جارێک دەبی کۆنفرانسەکە ئەنجام بدرێت بە خۆشبەختانە توانیمان یعنی بە شێوەیەک لیژنێکی تایبەت لە ئیداری سەربەخۆی سۆران لەگەڵ محققی عەدلی داواکاری گشتی کە بوونیان هەیە لەم لیژنەیە کۆنفرانسی زیاتر لە 20 کۆنفرانس ئەنجام بدرێت ئەوانەی کە کۆنفرانسەکەیان ئەنجام داوە دەسەڵاتی قانونی خۆیان هەیە دەتانن چاڵەکیەکانی خۆیان ئەنجام بدەن بەشێکیان بەڕاستی تاکو ئێستا کۆنفرانسیان ئەنجام نەداوە ئەوانش بە پێی یاسا دەسەڵاتەکانیان ڕاگیرەوە دەسەڵات یاساییانێکی هیچ چاڵاکیەک ئەنجام بدەن بەو شێوە مامەڵە لەگەر کۆمەڵەکان کرا لە ئیداری سەربەخۆی سۆران بەبەست بە لە سازانی کۆنفرانس بۆ خۆنوێکردنەوەیانە یاخود بۆ ئەدا و شێوازی کارکردنیانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە دیاریکراویش هیچ کۆمەڵەیەک لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە کار بکات کە بیانی بێت بەڵێ سەبارەت بە یعنی ئامانجی کۆنفرانسەکان چیە تەمان بە پێی یاساکێک کە دەڵێ 2 ساڵە جارێک کۆنفرانسێک ئەنجام درێت مەبەستیەوەی نوێبوونەوەیە لە ناو خودی سنتەر و سەندیکا و یەکیتەکان ئەنجام بدرێت طبعاً ئەوە کە نوێبوونەوە کە ڕوویدا چاڵەکەەکانیش زیاتر ئەکتیڤ دەبن و لەگە ستافێکی نوێ یاخود ئەو ستافێکە پێشتر هەیە بتوانن بە شێوەیەکی باشتر کارەکانی خۆیان ئەنجام دەن سەبارەت بە کۆمەڵەی تر بەڵێ هەیە نێودەوڵەتی هەیە دێت سەردانی سۆران دەکەوت چاڵێکی خۆشیان ئەنجام دەدەن بە پێی ڕێکارانەی کە لێرە لە ئیداری سەربەخۆی سۆران بۆیان دیاری کراوە گەر ناوەندێک باز بکەن بە نمونە لە پارێزگای هەولێرە خود لە سلێمانی لە شوێنێکی دیکە بێت ئیداری سەربەخۆی سۆران دەتوانێت ساڵاکی ئەنجام دەت ئەگەر کۆنفرانسی کرد بێت یاخود ئەگەر نەیکرد بێت ڕێکارەکانی چی بەڵێ طبعاً ئەو کۆمەڵانەی کە لە بارەگەیان لێرە نیە خود نووسنگەیان لە ئیداری سەربەخۆی سۆرانیە هەمان یاسای وەزارەتی ناوخۆیان لەسەر جێبەجێ دەکرێت بۆ نمونە هەمانە بەڵێ لەو هەفتەیەش ئەو حاڵەتە ڕوویداوە یەکێک لە کۆمەڵەکان کە ویستی لە شارێکی تری کوردستان لێرە چاڵێکی خۆی ئەنجام دەات بەڵام دوایەوەی کە داوامان لێ کرد کە ئایا کۆنفرانسەکەیان کەی ئەنجام دیارە 2 ساڵ تێپەڕێەوە بەسەر ئەنجامدانی کۆنفرانسەکە بەداخەوە کە لە ڕووی یاسای ئەوانە ناتانن ممارسە و دەسەڵاتی پێشتریان بکەن نەیانتوانێ و چاڵەکی ئەنجام بدەن بۆیە دووبارە داوا لێ دەکەین کە پێویستە ئەوانەی کۆنفرانسیان 2 ساڵ بەسەردا تێپەڕێەوە دەست بکەن بەوەی کە ڕێکارەکانی ئەنجامدانی کۆنفرانس ئەنجام بدەن بۆی بتوانن ممارسەی مافە دەستوری مافە یاساکانی خۆیان بکەن کە بە پێی یاسای کۆمەڵەکان بۆیان دیاری کراوە بسیارم ئەوە بێت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەروەک ئاماژە پێدەن نزیک 40 کۆمەڵە بوونیان هەیە چەندیان کۆنفرانسیان ئەنجام نەداوە چەند کۆمەڵە ناتوانێت چاڵاکی ئەنجام سەبارەت بە کۆمەڵەکانی لێرە لە ئیداری سەربەخۆی سۆران وەکو جەناوت باس کرد زیاتر لە 40 کۆمەڵە هەیە ئەوانەی کە کۆنفرانسیان ئەنجام دراوە 20 زیاتر ئەنجامیان داوە ئەوانی کە بەشێکی تر بەڕاستی هەر بخۆیان هەڵوەشانەوە چونکە پێشتر منحەکە بوو لە ڕێ و منحە ینی بەشێک لە کۆمەڵەکان زیاتر چاڵاکتر بوون بەس ئێستاکە و منحیان وایە بەشێکیان چاڵکی خۆیان ڕاگرتووە بۆی ئەوانەی کە کۆنفرانسیان ئەنجام نەدا دووبارە داوا دەکەین کە ناتانن داوا دەکەین سەردانمان بکەن بۆی ڕۆژی کۆنفرانسیان بۆ دیاری بکەین بابەتی ڕێکخراوەکانیشمان هەیە کاک پشتوان بەشێک ڕێکخراوەکان لە دەروی سنووری ئیداری سەربەخۆ دێن چاڵاکی ئەنجام دەدەن بەشێک لە چاڵەکان بەڕاستی پێویستە ڕێگاپێدانیان بۆ بکرێت چونکە هەندێک جار پێویستی و هێزی ئەمنیان بۆ دابینکریان قاعەکانی حکوومەت داوا دەکەن ئەمە قاعەکانیان پێ بدرێت ئەمەش لەوانش بەڕاستی داوا دەکەین کە دوایین فەرمانی کارگیری خۆیان پێشکەش بکەن ئایا کە دەسەڵاتی ویان هەیە چاڵەکێکی ئەنجامدان یاخودنا ئەوەش دووبارە بووە داوا لە ڕێکخراوەکانیش دەکەین ئەوانەی کە لە دەروی نووسنگی خۆیان یان هۆڵەکانی فەرمانگەمیریەکان بەکاردێنن
دوای فەرمانی کارگیری خۆیان پێشکەش بکەن لۆی بتانین هاوکاریان بین ئەگە شتێکیان پێویستە لە ڕووی ئەمنی لە ڕووی تر بۆی هاوکاریان بتان بە شێوەیەکی ئازادانە چالاکەکانی خۆیان ئەنجام بدەن. کۆمەڵەکان وادەیە کە دیاری کراوە دەتوان کۆنفرانسکەن دوای ئەوە ناتوان بەڵێ وادەی طبعاً وادەکە کۆتایی هاتووە بەداخەوانی کە تا ئێستا نهاتون وادەکەیان لە کۆتایی هاتوو بەس دەتانن ڕێکاری تر یاسایی ئەنجام بدەن لۆی سەر لە نوێ سنتەرێکیان سندیکایەکە خۆیەکێتیکی تر بیکەنەوە دەست بە چاڵکی خۆیان بکەن. قیت هەرێم فازلتەها ڕێوبەری کاروباری هێزەکانی ناوخۆ لە ئیدارەی سەربەخۆ سووران هەروە ئاماژەی پێدا لە سنووری ئیدارەی سەربەخۆ سووران بەشێکی زۆر لە کۆمەڵەکان تا ئێستا کۆنفرانسیان ئەنجام نەداوە و لەوە لە وادەیە کە دیاری کراوە دەتوانن بێن سەردانیان بکەن و ڕێکارەکانی ئەنجامدانی کۆنفرانس و پێیان بڵێن و هاوکات لاگەری سازنەکردنی کۆنفرانسش ئەوە ناتوانن زیاد لە سنووری ئیدارەی سەربەخۆ سووران لە هیچ شار و شوێنێکی دیکەی هەرێمی کوردستان چاڵەکی ئەنجام بڵێ ئەمە کۆی و پرسانە بوون پەیوەست بە کۆمەڵە و سنتەرەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆ سووران.